ئەنگۆ نەتاندید ئاگرەکەتان کەی ژیندیت وعدێ چینە هەوراژیەکەی بەسەکەفتن بۆ دووکەتاندی. مام حکمات جوتیارێکی گوندی گرتەپانە سەر بە قەزای بەردەڕاش. دوێنێ ئێوارە کات ژمێر 4 ئاگرێک لە زەویەکەی کەوتۆ زیاتر لە 122 گەنم لە زەویەکەی سووتا. لەگەڵ مام حکمات هاتووینە شوێنی ئاگرکەوتنەکە. باس لە چۆنێتی ڕوودانی ئاگرەکەمان بۆ دەکات. دەبنن بۆ مابێنێ ئاگرەکەی دەڕاستەی 50 مەتر هەبووە هاانێ وڵە لێرە گەڕامەوە لۆ ماڵ گوتمە منداڵان کوورە خێرا بن بە خودی ئاگر بەربی وڵە منداڵاتن بەتەنیان هیناوەنا داکەوتن لێرە ناوکەندەی باقۆرە هەتا بەسەر کەفتن ئاگرەکە تەژانەی کڕۆیشت با لە وەڵە عاڵەمەکە هات بەڕاستی پاشدا حریق هات بەس حریقی ئەوەل چنەوە هیچ نەوە حریقی ئەوە لەبەت هیچی نەکرد بەس حریقی دوانێ بەردەڕەشی ناباش بێ بەردەڕەش حریقەشی باش بوو کرد بەس پاچ بوو دەخلەکە ڕۆیشت ئاگر بردی عالەمی شاد زۆر وەڵە 1000-2000 کە زیاتر عالەم مەوجود بێت. ئاگرەکە لەلایەن تیمی بەرگری شارستانێتی قەزای بەردەڕەش و نەحیەی دارەت و بە هاوکاری خەڵکی گوندەکە و ئاگرەکە کۆنتڕۆڵ کرا و گوژێنرایەوە. جوتیارانی زەرمەندی ئاگرەکە داوای قەرەبووکردنەوە لە حکوومەت دەکەن بە پێیوتێ خۆیانیش بەهۆی ئاگرەکە زەرەر و زیانێکی زۆریان پێکەوتووە و بەرهەمەکەی ئەم ساڵیان هەموو سووتە. دەڕاستەکە لە شوێنی ڕووداوەکە لەوێندەر خنکاندی کە تەوا بن و سەعاتێک لەوێندەر دەڕاستەکان چا کردەوە و هەروەها منیش لەوێن دەربووم ئەوەکان کرد ئەو شوێنەی کە ڕووداوەکەی لێ بۆ ئێوێن دەرما هەموو دووریەوە ئەمە ڕۆیشتین سوڕانەوە تقریبان وڵات 200 متر لەوێن دەردوور ببووم نشکاوەشێ سوڕامە لە جامی بینیم ئاگرکەوتەوە هەتام هاتمە خوارە ئاگرەکاتان نوێ هاتەوە هەردەکانی کەلکی نەبووە بەلە نزیکە 122 زیاتر سووداندی وەڵی ئەگە حکوومەت قەرەبوومان بکاتەوە باشە و ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین و دەستپێکردنی دروونەوەی گەنم و جۆ ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە زیاد دەبێ. لە ماوەی 10 ڕۆژدا لە سنووری قەزای بەردەڕەش و ئاکرێ و شێخان 30 ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕوویداوە. محەممەد جەلیل کەناڵی بادینان بەردەڕەش.